لە ماوەی 3 ڕۆژدا لە شاری ئیڤیان لە باشووری ڕۆژهەڵاتی فەڕەنسا ڕێبەرانی وڵاتانی گروپی حوت و ژمارەیەک سەرکردەی وڵاتان کۆبوونەوە بۆ گفتوگۆکردن لەسەر گرنگترین ئەو کێشانەی کە ڕوبەڕووی جیهان دەبنەوە. کۆبوونەوەکانی ڕێبەرانی وڵاتان و ئامادەبووان بۆ پتەوکردنی هاوکاری و هەماهەنگی لە کاتێکدایە کە جیهان ڕوبەڕووی چەندین ململانێ و ئاستەمگیری دەبێتەوە. ئەم کۆبوونەوانە لە کاتێکی هەستیاردا ئەنجام دەدرێن و سەرکردەکان هەوڵ دەدەن بۆ چوونەکانیان ئاڵوگۆڕ بکەن بۆ چارەسەرکردنی گەورەترین کێشەکان وەک جەنگی ئێران و ململانەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی چەند ساڵەی رووسیا دژ بە ئۆکرانیا. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە کۆبوونەوەکاندا و سەرۆک دۆناڵد ترەمپ چەندین کۆبوونەوەی دووقۆڵی ئەنجامدا بۆ باسکردن و ڕوونکردنەوەی هەڵوێست و ئەولەویەتەکانی ئەمریکا. بە شێوەیەکی گشتی ڕێکەوتنی تازەی نێوان ئەمریکا و ئێران یەکێک بوو لە بابەتە سەرەکیەکانی کۆبوونەوەکان. لە کۆبوونەوەکانیدا ترامپ جەختی لەسەر هەڵوێستی تند و نەگۆڕی ئەمریکا کردەوە سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران. تەنها شتێک کە بەڕاستی گرنگە بۆ من ئەوەیە کە ئێران هەرگیز نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەمەش بەڕوونی و ئاشکرایی دەوترێت لە ڕێکەوتنەکەدا کە نابێت دروستی بکەن و نابێت بیکڕن. چەندین سەرکردەی وڵاتان پێشوازیان لە ڕێکەوتنەکە کردووە، لە نێوانیاندا ئەمانوێل ماکرۆنی فەڕەنسا و فرێدریچ مێرزی ئەڵمانیا و جۆرجیا میلۆنی ئیتالیا و کێر ستارمەری بەریتانیا و مارک کارنی کەنەدا. ئەمە ڕێککەوتنێکی زۆر گرنگە چونکە کێشەی ئەتومی چارەسەر دەکات و ئەمەش بابەتێکی زۆر گرنگە بۆ ئاشتی لە هەموو جیهاندا. هەروەها گەرۆی هۆرمز دووبارە واڵا دەکاتەوە و ئاشتیش لە لوبنان فراهەم دەکات. ئۆکرانیاش بەشێکی تر بوو لە گفتوگۆکان و سەرۆکی ئۆکرانیا بانگێشتی کۆبوونەوەکان کرابوو. سەرۆک ترامپوتی کە دەیەوێت جەنگەکە کۆتایی پێ بهێنرێت و بەشدار بێت لە هەر هەوڵێک بۆ چارەسەرکردن و کۆتایی هێنان بە نەهامەتیەکان. رووسیا دەبێت ڕێکەوتنێک بکات. رووسیا و هەروەها ئۆکرانیا ژمارەیەکی زۆر خەڵکیان لەدەستداوە. تەنها مانگی پێشوو 35,000 سەرباز لە هەردوولا کوژران. سەرۆک ترامپ وتی کە ئەمریکا پلانی هەیە هەر کات هاتوچەی کەشتی بازرگانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایی بوویەوە سزاکانی سەر فرۆشتنی نەوتی رووسیا بسەپێنێتەوە. چاوەڕوان دەکرێت ئەم هەنگاوە فشارەدارایەکان لەسەر رووسیا چڕتر بکاتەوە بۆ ئەوەی کۆتایی بە شەڕی لەگەڵ ئۆکرانیا بهێنێت. لە کۆتایی کۆبوونەوەکاندا سەرکردەکان جەختیان لەسەر گرنگی بەردەوامی گفتوگۆ کردەوە. بۆ سەرۆک ترامپ کۆبوونەوەکان دەرفەتێک بوون بۆ بەهێزکردنی ڕۆڵی سەرکردایەتی ئەمریکا بە جەختکردنەوە لەسەر هەوڵی دیپلۆماسی و پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکان و چارەسەرکردنی ململانێ و نائارامیەکانی جیهان. مەریوان حەمە، دەنگی ئەمریکا، واشنگتن.